باعث خوشبختی هست. مایی خۆشحاڵیمە کە لە سێمین ساڵۆژی کۆچی دوایی خۆلێخۆشبوو مام جەلال سەرۆکۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە نوێنەرایەتی کۆماری ئیسلامی ئێران هاتوومەتە ئێرە بۆ سەرمەزارەکەی. جەنابیان ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەبوو لە ماوەی دوو خولی سەرۆکایەتی کۆماری عێراق و هەروەها بەرەنگاربوونەوەی ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن و پێکهێنانی عێراقێکی یەکپارچەی یەکگرتوو. بەڕێزیان دۆستێکی ڕازگۆ و بە وەفا و بە نرخ و ستراتیژی کۆماری ئیسلامی ئێران بوو بۆ هەمیشە وەک دۆست و هاوڕێ دەمێنێتەوە و یاد و یادەوەری لە بیرەوەری گەل و لێپرسراوانی ئێراندا دەمێنێتەوە. دو دوره مبارزه با دیکتاتوری